هەڵۆوین چییە؟ بۆچی لەم ڕۆژەدا جلوبەرجی سیر و سەمەرە لەبەر دەکەن، شێوە ڕوخساری خۆیان دەشێوێنن، هیچ کەسێک یەکتری ناناسێتەوە. ئەو کەسانە کێنە یادی ئەو ڕۆژانە دەکەنەوە. ئایا یادێکی ئاینیە یان کەلتوریە؟ دەڵێن ئەو گیانە مردوانەی سەرزەوی لەم ڕۆژەدا ئازاد دەبن و هەمووشیان دەگەڕێنەوە سەرزەوی. تەواوی زانیاریەکان دەربارەی ڕۆژی هەڵۆوین لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەیر ڤیدیۆکەمان بکەی، لایک و کۆمنت و شێرت بی نەچێ، هەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینی. هەروە سناپشاتەکەشمان ئاد بکە و وا سەبسکرایبی بکە بۆ ئەوەی ناوت بچێتە نێو تیر و پشکەوە ببێ بە خاوەن خەڵات. هەڵۆوین چییە؟ دەتوانین بڵین هەلۆوین یاخود هەلۆوێن، هەردووک شێوەزار ڕاستە. هەلۆوین ئەو ڕۆژەیە کە خەڵکێکی زۆر یادی ئەو ڕۆژە دەکاتەوە لە کوردستان و لە تەواوی جیهان ئەو ڕۆژە پەیرەو دەکەن. هەموو جلوبەرجی سیر لەبەر دەکەن و وەڕوخساری خۆیان دەشێوێنن، هەندێکیان بە خوێن، هەندێکی تریش بۆیە ڕەنجی دەکەن و یادی ئەو ڕۆژە دەکەنەوە. ئەوە خەڵکێکی زۆر بەبەوەی هیچ زانیارێکی دەربارەی ئەو ڕۆژە هەبێتن یادی ئەو ڕۆژە دەکاتن و وەکو جێژنێک پەڕێوی دەکاتن. واروەها هەلۆوین هەموو ساڵێک لە سیویەکی دا یادی ئەو ڕۆژە دەکرێتەوە. بە جەژنی هەلۆوین لە قەڵەم دەدرێت کە جەژنێکی تایبەتی ئاینی و چەندین ئاهەنگ و مەراسیمی گەورە بەڕێوە دەچێت. بە تایبەتی لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکادا یەکەم جاریش لە وڵاتی سکۆتلاندا کرایەوە، ئێستاش بەردەوامە. تەنانەت ئێستا خەڵکانی کوردستان و وڵاتە عەرەبیەکانیش یادی ئەو ڕۆژە دەکەنەوە و چەندین شەوە ئاهەنگ و چەندین پرۆگرامی لەسەر ئامادە دەکەن. هەلۆوین بۆچی لەم ڕۆژەدا هەمووان جلوبەرجی سیر و سەمەرە لەبەر دەکەن؟ هەلۆوین جەژنێکی کۆمەڵایەتیە لە وڵاتانی ڕۆژئاوا، بە تایبەتیش وڵاتانی مەسیحیدا بەربڵاوە بۆ پێی بەشێک لە پیاوانی ئاینی مەسیحی بۆنەکە بۆ ئاینەوە دەبەستنەوە، لە کاتێکدا بەشێکی دیکە ڕەتی دەکەنەوە وەک جەژنێکی کەلتوری لێ دەڕوانن. واروها لەو بەشەیە بوونەتە دوو بەش، پیاوانی ئاینی مەسیحی وە زۆربیان پێیان خۆشە ئەو ڕۆژە بکرێتەوە وە زۆری نەشیان پێیان باش نییە کامە بخرێتە بواری ئاینیەوە. لە بنەڕەدا هەلۆوین لە ئیرلنداوە بڵاو بۆتەوە. ئەمیش بەو پێی خەڵک باوەڕیان وابوو لە ڕۆژی سیویەکیدا هەموو ساڵێکدا هەموو ئەو گیانە مردوانەی سەرزەوی لەم ڕۆژەدا ئازاد دەبن و هەمووشیان دەگەڕێنەوە بۆ سەرزەوی. هەر بۆیە خەڵکی سەرزەوی پێویستە جلوبەرگێکی جۆراوجۆر لەبەر بکات و خۆیان بە جۆرێک بگۆڕن کە نەناسرێنەوە بۆ ئەوەی ئەو گیانە نەبیندراوانە زیانیان پێنەگەێنن. بیر و باوڕی ئەو کەسانە وا بووە کە لەو ڕۆژەدا هەموو مردووەکان دەگەڕێنەوە سەرزەوی و بۆ ئەوەی کەس نەیناسێتەوە و پێویستە بە شێوازێکی دڕندانە خۆی بگۆڕێتن و هەوڵداتن مردیەکان نەیناسێتەوە و بیر و باوڕیوان ئاوا بووە. هەر کاتێک وێنەی کوولەکە یاخود کودی زەرد دەبینین ئەومان بەبیر دێتەوە و کە ڕۆژی هەڵۆوینە. وەروەها مۆمێکی لە ناو پێدەکەن و وەروەها شەو وەکو چرایەک دای دەگرسێنن. هەر لەو ڕۆژەشدا منداڵان بۆ شیرینی بە ماڵاندا دەگەڕێن و ئەفسانەکانیش بۆ جۆرە کە هەر کەسێک شیرینی بە منداڵان نەدات گیانە گەڕاوەکان زانی پێدەگەێنن. هەر بۆیە بۆ هۆیەوە کە لەم ڕۆژەدا زۆر کەس جلوبەرجی ترسناک لەبەر دەکەن و چەندین فلیمی سینەمایی ترسناکیش لەسەر بنامە ئەو ئەفسانەیە بەڕامێنراوە. زیاتر لە 60 هاوڵاتیانی ئەمریکا یادی ئەم جەژنە دەکەنەوە، ماڵەکانیان دەڕازێنەوە، چەندین بۆنە و ئاهەنگ بۆ ساز دەکەن. مێژوەکە دەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ پێش ئێستا کە باسیشمان کرد چەندین فلیمی سینەمایی لێ بەرهەمهاتووە توانیتیان خەڵاتی زۆر باش وەربگرن و ئەم بۆنەیە وەکو بۆنی باڵانتاین و سەری ساڵە بۆ ئیسلام. ئەمە تەنها ئەفسانەیەکە
دەکا ئەمریکیەکان بۆ خۆشی و وەکو جێژنێک وەکو ڕۆژێکی نوێ و مێشک ئەحسانەوە بۆ خۆیان بەکاری دێن و کە ڕۆژێکی جیاواز بێتن لە ژیانیاندات و چەندین یادگاری پێوە تۆمار بکەن و بۆ بتوانن ئەو شتانێ لە ناو دڵیانە لەسەر ڕوخسانیان ئاماژە پێ بکەن وە مێکاپی بۆ بکەن لە دوایانەش لە کوردستان چەندین پرۆگرام و چەندین مێکاپ ئارتیست ئەم شێوەیە بەکاردێنەوە یادی دەکەنەوە مێکاپ بۆ ڕوخسارەکانیان دەکەنەوە و لە دوایانەش بینیمان لە کەناڵی نێت تیڤی پرۆگرامێکیان تایبەت کرد بۆ ڕۆژێ و هەموو ئافرەتەکان شێوە و ڕوخساری خۆیان بۆ جۆرێک گۆڕی بوو کە بەرامبەرەکانیان نیان دەناسیەوە وا دیارە کەمە وەکو کەلتورەکانی تر ئەم ڕۆژێوە لە کوردستان زیاد دەکاتن و لەو شەوەشدا لە زۆربەی شارەکانی کوردستان شەوە ئاهەنگی پێوە دەکەن و هەموو گەنجەکان ڕوخساری خۆیان دەگۆڕن یاخود هاوس پارتی دروست دەکەن چەند گەنجێک پێکەوە کۆ دەبنەوە و لە چەند ساڵی ڕابردوو بینیمان لە شاری سلێمانی و هەولێر و دوهۆک گەنجێکی زۆر شەوە ئاهەنگیان بۆ شەو ئاساس کردبوو و ڕوخساری خۆیان گۆڕی بوو تەنانەت ئەم بابەتە پەروەردەی خوێندنیشی گرتوتەوە هەر لە باخچە ساوایان بگرە تاوەکو قوتابخانە منداڵەکان بۆ شێوەزارە دەگۆڕن ئایا پێت باشە کەلتوری کوردی لەگەڵ ئەم جۆرە کەلتورانە تێکەڵاو بێتن و وە شتێکی ئاساوی نۆرمالە یاخود شتێکی باش نییە ڕێی خۆت بۆمان لە کۆمنت بنووسە پێمان خۆشە بۆ چەند ساتێکی کەم کاتی خۆشەویستانمان بگرین و کاتی ئەو کەسانە بگرین کە سەیری ڤیددیۆکانمان دەکەن و وا پێیان خۆشە ئێمە بەردەوام بین لە دوایانە چەند کەسێکی نەفز نزم هەستاون بە ڕیپۆرتکردنی کەناڵ و پێیجەکانمان بە تایبەتی پێیجی تیکتۆکمان و وەروها کەناڵی یوتیوبەکەمان و چەندین ڕیپۆرتی لەسرە و تاوەکو ئێستا نەمانزانی و ئەو کەسانە کێنە بەڵام هیوادارین واز لەو کارە بێن و کارێکی نەشەوە هەر کەسۆ ئازادە چۆن و بە شێوازێک کار دەکاتن گەر توی خۆشەویست وەکو پشتگیریەک یارمەتی ئێمە دەدەی هەموو کات لایک و کۆمنت و شێری ڤیددیۆکانمان بکەن بۆ ئەوەی خەڵکێکی زۆر وێنەوە ڤیددیۆکانمان ببێنێتن و وە دڵخۆش بێتن و سوودیان پێ بدات و دووبارە زۆر سپاس بۆ سەینگتەوەی ڤیددیۆکەمان و پێتان خۆش ئەمجار لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانجی کوردستان ڤیددیۆ دروست بکەین یاخود لەسەر چ بابەتێکی تر بۆمان لە کۆمنت بنووسن وەروها ئەوەی زۆر گرنگ بێ لایک و کۆمنت و شێرمان بۆ بکەنەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە و لەگەڵ ئادکردنەکەش سەبسکرایبی سناپچاتەکەمان بکە بۆ ئەوەی ناوت بچێتە نێو تیرپشکەوە ببی بە خاوەن خەڵات هەموو کات لەگەڵتانی لا کلیل میدیا